كاتك لخزمت أم آية أم فرماشتاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم أوستي أبينيك أمتي بيغمبر صلى الله عليه وسلم بوها الناسيته وصد صال خلافة إسلام نما ولو زلتا يوا تصور كان بشوروج خلافة الرخابة أوانية كافر هاتو إيشي لنا وتو ياكردوا دو صد صال بيش روخاني خلافة إسلامية وإيشي كردو يعني بنمونا لخزمتانا عرسكم لا ساڵەکانی 1570 میلادی ئەزان یەکەمین مەرسەد کە سەیری کەونی ئەکرد فەلەکیاتی ئەخوێندەوە لە ناو عالەمی ئیسلامیە ڕووخا خۆمان بەدەستی خۆمان هەندێک لە مەلاو عالم کە لە کۆی ئومەت و فەلسەفەی ئومەت نەئەگەیشتن فتوایان دا ئەمە علمی فەلەکیاتە و نابێ بخوێنرێ و شوکانیان لە کاتێکە وردەوردە ئەوروپاوە ئێستا ئەگاتە ئەوەی کە جیهان چۆن ببینێ کەون چۆن ببینێ ئێمە لەو زەمانە هی خۆمان بەدەستی خۆمان شکان یەکەمین چاپخانەی ئیسلامی کە لە ئیستەنبوڵ دروست بوو کێ شکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شکان ساڵی 1800ەکانە تەسەور کە ئێمە ئومەتێک وردەوردە تەخەلوفمان نەکرد بەرەو دووە ئاهاتینەوە دواتر کافر هات زاڵ بوو بەسەرمان بۆیە لە ئەمڕۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ بزانێت چۆن مامەڵە ئەکا بزانێت چۆن هەڵ ئەسێتەوە چۆن هەنگاوەنێ خۆ ناکرێ هەڵی 100 ساڵی لەمە پێش ئێستا دووبارە بێت بڕواکەن هەندێک لە ئەفکارەکانی کە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە هەیە 100 ساڵە تیکرار ئەبێتەوە لە مزگەوتەکانە من خۆم هەر بە عمری خۆم لە ساڵی 90ەکانە هەندێک پرسیارم لە گەنج ئەبیست ئەوە ئێستا 2023 هەمان پرسیار ئەبیست کە ئەمە زۆر زەحمەتە ئومەت بەوە هەڵسێتەوە